کۆتایەکەی بە فەرمایشتێکی پێغەمبەر دەینین صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی زۆر ڕوونە وەکو مانگی چواردە وایە کە دەدرەوشێتەوە، پێویست بە قسە لەسەرکردن ناکات، پێویست بە شەرح و تەفاسیل ناکات، چونکە فەرمایشتەکە ئەوەندە ڕوونە وەکو ڕۆژی ڕووناک وایە کە هەموو کەس لێی حاڵی دەبێت. فەرمایشتی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرمایشتەکاندا دەفەرمێت إنها ستكون بعدي أمراء وریابن کە لە دوای من جۆرە کار بەدەستانێک پەیدا دەبن و دێنە ئاراوە. واتە لە دوای حکومڕانی پێغەمبەر و صلی الله عليه وسلم خولەفای ڕاشیدین لە دوای پێغەمبەر دەفەرمێ وریابن لە دوای من جۆرە کار بەدەستانێک دێنە ئاراوە و پەیدا دەبن. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها دوو سیفەتیان باز دەکات. دەفەرمێ یەکذیبون وەیەظلیمون، سیفەتیان ئاوایە ئەو کار بەدەستانە یەکەمیان درۆ دەکەن لەگەڵ خەڵکدا، ڕاستی ناڵێن، هەر جارە وەعدێک و بەڵێنێک و فلان و فیسارێک هەر جارە و بە درۆیەک دوو لە ڕووی جەنابتان درۆ لەگەڵ خەڵکدا دەکەن. دووهەمیان وەیەظلیمون، و هەروەها ستەم لە خەڵک دەکەن و زوڵم دەکەن بە هەر جۆرێکی زوڵم هەبێت و بە هەموو جۆرەکانی زوڵمەوە زوڵم لە خەڵک دەکەن. ئەو دوو سیفەتانەمان بۆ باز دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەدی فەرمانی چیمان پێ دەکات دەربارەی ئەو کەسانە، دەربارەی ئەو کار بەدەستانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چیمان ئامۆژگاری دەکات، فەرمانمان بە چی پێ دەکات؟ دەفەرمێ فەمەن دەخەل عەلەیهم، هەر کەسێک بچێتە لای ئەو جۆرە کەسانە فەصەدەقەهم بکەذیبهم، درۆیەکانیان بەڕاست بزانێ، بڕوا بە درۆیەکانیان کات و متمانەی بەو کەسانە هەبێت، و ئەعانەهم عەلا ظڵمهم، و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یارمەتیان بدا لەسەر ئەو زوڵم و ستەمەی کە دەیکەن، بە هەر جۆرە یارمەتیدانێک، بە هەر جۆرە پاڵپشتیەک، بە هەر جۆرە بەرزکردنەوەیەک، تەنانەت ئەگەر بە پشتگیریەکیش بێت، ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فليس مني ولست منه، بەڕوون و ڕاشکاوی پێمان دەفەرمێت بەڕاستی نە ئەو کەسەیە لە منە، لە ئەمن لەو کەسەم، ئەو کەسە ئومەتی من نییە کە بڕوا بە درۆیەکانیان دەکات و دەبێتە هۆ کار و پاڵپشتی زوڵم و ستەمەکەیان و خراپەکەیان خوا پەناماندات. ودەفەرمێت وليس بوارد علي الحوض، لەسەر حەوزی کەوسەریش کە بە پێغەمبەر دراوە صلی الله عليه وسلم، بە ئومەتی ئەو پێغەمبەرە دراوە، نایێتە سەر حەوزی کەوسەر ئەو کەسە لەگەڵ مندا ئاو بخواتەوە، کە جۆرە کەسانێک لە ڕۆژی قیامەتدا دەیانەوێ بێنە سەر حەوزی کەوسەر و لەو حەوزەیە و لەو ڕووبارەیە ئاو بخۆنەوە، مەلائیکەتەکان دووریان دەخەنەوە و نایەڵن. پێغەمبەر دەفەرمێ باشە ئەوانە ئومەتی منن، بۆچی لێیان ناگەڕێن؟ فریشتەکان دەفەرمون بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە ئومەتی تۆن، بەڵام نازانی لە دوای تۆ چیان کردووە، نایەڵن بەچنە سەر حەوزی کەوسەر. ئەوە فەرمایشتەکە ڕوون و ڕاشکاوە برام. ئەنجا دەفەرمێت ومن لم يصدقهم بكذبهم ويعينهم على ظلمهم، بەڵام هەر کەسێک بڕوا بە درۆیەکانیان نەکات، شوێنیان نەکەوێت و هەروەها پشتگیریان نەکات لەسەر زوڵم و ستەمەکەیان، فهو مني وأنا منه، دەفەرمێ بەڕاستی ئەمن لەو کەسەم، ئەو کەسەش لە منە، ئەو کەسە ئومەتی منە. ئەنجا وهو وارد علي الحوض، ئەو کەسەش لەگەڵ مندا لەسەر حەوزی کەوسەر دەبێت و دێتە بەهەشت و لەگەڵ مندا لەسەر حەوزی کەوسەر ئاو دەخواتەوە و ئەو کەسە لە لای من دەبێت. دەی بەڕێزان فەرمایشتێکی ڕوونە، فەرمایشتێکی ڕاشکاوە وەکو ڕۆژی ڕووناک دیارە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە و هەروەها ڕێنمونیشمان دەکات بۆ ئەوەی کە ئینسان لەو دنیادا و لەو ژیانەدا بەهەڵە نەچێت، شتێک نەکات کە لە ڕۆژی قیامەتدا خەجاڵەت بێت لە بەردەمی خودای پەروەردگاردا.